دوبنا ماڵی ناپاکن خوێن مژن وەک زوحاکن مەسیرتان جێی سەدامە حکمەکەشی ئەعدامە. سڵاوتان لێبێ و ئەو کاتتان باش. ڕێکخراوی داکۆک وەک هەمیشە لە هەموو شارەکان چالاکیان سازداوە. ئەم گردبوونەوەیە لە کاردیفیش بەردەوامی هەیە. لە یادی 31 ئاب ڕۆژهەڕەشەکە لێرە چالاکوانان کوردان پۆستیەک لە دەرونیاندایە. من چالاکوانان دەدوێنم سەبارەت بەو ڕۆژەڕەشەی کە هەژمار کراوە لە ناو میلەتی کوردە. سیوێکی یا بۆ ڕۆژەڕەشەیە کە لەلایەن پارتی دیموکراتی کوردستان مەزعود بەرزانی بە هاوکاری سەدام حوسێن هەولێری داگیر کرد لە یەکێتی و شەریف براکوژی ڕوویە و بۆ هۆی چەندەها شەهیدی پێشمەرگە و هاوڵاتیان بەداخەوە تا ئەم دەقەیەش ئەو دوو حیزبی بنەماڵێ هەر لەسەر حکم و هەر کوشتن و بڕین بەردەوامە. بەڵێ بۆ لە ناوچوونی ئەو دوو حکومەتە دیکتاتۆرە. ڕۆژێکی ڕۆژ لە مێژوو میلەتەکەماندا کە ئەو ڕۆژە ناسراوە بە خیانەتی سیوێکی ئاب. خۆزگەمانە خواست سیوێکی ئاب ڕۆژی کۆتایی هێنان بووە بە شەڕی براکوژی نەک تەسلیمکردنی کوردستان و بە کوژدانی برا و هاوزمانی خۆ بەدەستی دوژمنانی کورد لەلایەن پارتی دیموکراتی کوردستان. ئەمەش لە ئەنجامی هێنانی سوپای پاسدارانی ئێران بوو لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستان کە هەردوو لا بەشدار بوون لەو خیانەتە گەورەیە. بەڵام بەداخەوە ئێستاش ئەوان پێیان وایە کە ئەمە دەستکەوتە نەک خیانەت. بە ئێستاشەوە دایان بارەگای میتی تورکی لە ناوچەکانی ژێر دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستاندایە. ڕێکخراوی داکۆکە ساوین بە ئەنجامدانی ئەم خۆپیشانانە لە سیوێکی ئابدا دژی پارتی دیموکراتی کوردستان کە لەو ڕۆژەدا هەساوە بە هێنانی دەبابە لەلایەن حکوومەتی باکسەوە بۆ دەرکردنی یەکێتی لە هەولێر. بۆی ئەمە بووە هۆی براکوژی لە نێوان پارتی دیموکرات و هێزی یەکێتیدا. بە هەموو دەلالەتەکانی ڕووداوێکی مێژووی قێزەونە و ساتە وەختێکی هەموو شتێکە تێیدا دەکەوێتە ژێر پرسیار و هیچ پەیوانەیەک ڕەوان نییە بە بکەرانی خیانەتی سیوێکی ئاب لە کوردستان حکومڕان بن و باس لە کوردایەتی و دیموکراتی کوردستان بکەن. ئەف ڕۆژە گیالاکی وەکو دیرو گیالاکیان ناخۆشە لێ وەکو ئەم بینین کو هەندە گەنجێندی هاڵتینە فێرە و ینی کوردایەتی دلیدایە و ئەف ڕۆژە ڕاشک و ئەو هەڕۆژ ساختیان و دەنگی خۆ بلندکیان و جارێکادی جوواکێ کوردی بەرەف مەدەنیەتێ ببەن و شەڕێ براکوژیە و کارئینانە دژمنی بوو کوشتنایەک دوو شەرمزارکیان ئەوە بخۆ دڵخۆشیەکە لێ دڵ نەخۆشەوەک و جارێکادی 22 ئاب ئەف ساڵادا دووبارە کرەوە شەڕێ ناوخۆ و ناوبەرە دوو پسمامەدا ئەوەژی کارەساتە یا گرنگی ئەوە ڕێکخراوێن مەدەنی تایبەتی ڕێکخراوێن وەکو داکۆک کار سەر هەندێ بکەن عەقلیەتە خەڵکی بگۆڕن ئێدی شەڕێ براکوژیە ناوجەواکیشدا بێتە شەرمزارکردن نەبتنێ بژین لایەنێت سیاسی یان ژی دەرڤەی وڵاتی پێدویەت ناوجەواکیدا عەقلیەتە تاکێ کورد سابێتە گۆڕتن و ئێدی نەفرەتە شەڕێ براکوژیە بکات. بەداخەوە سیوێکی ئاب گەورەترین خیانەتە لە مێژووی کورداکە لەلایەن پارتی دیموکراتی کوردستان و بەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستانە ئەنجام درا. گەورەترین خیانەت کە تۆ پارتی لەگەڵ پیسترین دوژمنی گەلی کووردا دەستی تێکەڵ کورد و هێنایە هەولێر و دەبابەکانی حکوومەتی بەعسی هێنایە ناو پەرلەمان لە کاتێکدا پێشووتر حزبی بەعس دەستی سوور بوو بە خوێنی هەزارەها کورد بە تایبەتی ئەنفالی بەدناو کە 182,000 کوردی ئەنفال کرد و لەژێر خاکی نان و کیمیابارانکردنی هەڵا بجەوە هەروەها بەرزانەکان کە خودی ئەو بەرزانانەی کە ئەنفال کران کە لە بنەماڵی مەسعود بەرزانی بوو بەڵام هیچ گویان بە ئەو شتانە نەدا و لەبەر بەرژەوەندی خۆی و پاوانخوازی دەسڵاتی خۆیان دەستی سەدامی گۆڕ بە گۆڕیان کرد و هێنایانە هەرێمی کوردستان و هەر لە ئەو کاتەوە با هاوکاری سەدامی گۆڕ بە گۆڕ دەسڵاتی خۆیان تاوەکو ئێستاش لە هەرێمی کوردستانە سەپاندو تا ئێستا شانازی بە ئەو بە سیوێکی ئابەوە ئەکەن پارتی چونکە بۆیە هەر ئێستاش چی یەکێتی چ پارتی کە بۆیان دەست بدات بە هەزارها خیانەتی تری وا ئەکەنەوە و هەر بۆ نمونە لە ئەم دوو هەفتەی پێشووترەشە هەڵکوتانە سەری لالەزار و چەندەها ڕۆڵەی نیشتیمان
بەداخەوە. سیوێکی ئابە و ڕۆژە ڕەشە مێژوویە کە جەنگ هەڵگیرسا لە نێوان پارتی و یەکێتیدا و چەندەها ڕۆڵەی نیشتیمانەکەم بوونە قوربانی ئەو دەسەڵاتە تەنها بۆی کەوا لەسەر کورسیەکانیان بمێنەوە و دەنگی خۆیان باڵا بێ بەسەر شوێنەکانی دیکەیە زۆنی زرد زاڵ بێ بەسەر زۆنی سەوزایە زۆنی سەوز زاڵ بێ بەسەر زۆنی زەردایە ئەمەش بووە هۆکارەوەی کەوا چەندەها کەسی نیشتیمانەکەم بوونە قوربانی وە سەرنگوم کران تا ئێستاکەش ئەو کەسانە دیاردین و تەنانەت ئاشکراشی ناکەن چیان بەسەر هاتوو بۆی کەس و کارەکانیان بزانێت ئەم ڕۆڵانیان لە چی شوێنەکان نێژراوە یاخود چۆن سەرنگوم کراوە. ئەمەش ئەوە ئەسەلمێنە وەکو خۆشی باسییان کرد لە زۆنی سەوز و زۆنی زەردا باسییان کرد دادگاکانیان تەنها بە تەلەفۆنێک یاخون بەنامەیەک ئەو شتیان بۆ نووسن کەوا خۆیان پێویستیانە کەوا خۆیانەوێ بە تۆمەتەکە ببەخشنەوە بۆ کەسە وەکو خۆی ڕۆن و ئاشکرایە دەبێت ئەم دەسەڵاتە بڕە دەسەڵاتێکی مەدەنی بێتە سەر ئەو شوێنە و کورسیە بۆی کەوا میلەتەکەمان بحەسێتەوە بەوەی مافەسەرەتایەکانیان بەدەست بێنن تەنانەت ئێستاکە خەڵک چاوەڕێی موچەیە ئاخر معقول نییە لە وڵاتێکایە تۆ نەوتتا بێ ناوتتە بێ ئاوتە بێ کارەبات هەبێ بەڵام هیچی بۆ نیشتیمانەکەت نەبێ هیچی بۆ خەڵکەی نەبێ زۆری گەنجەکەی کەوا وڵاتیان جێ هێشتووە لەدەست ئەم دوو دەسەڵاتەیە کەوا لەسەر کورسەکەیان ماونێتەوە حساب بۆ هیچ کەسێک ناکەن حساب بۆ هیچ دادگایە ناکەن و ڕۆژنامە نووسەکانمان هەمویان لە سزنن تەنها لەبەرەوەی هەڵوێستیان هەبووە وتیانە نا بۆ ئەم دەسەڵاتە گەندەڵە ڕۆکۆندامێکی ڕێکخراوی داکۆک و چالاکمانێکی سیاسی کورد لە بەریتانیا بەشداریمان کرد لە چالاکێکە لەلایەن ڕێکخراوی داکۆکەوە ڕێکخرابوو بۆ مەبەستی ساڵیادی خیانەتی سیویەکی ئابوو هەروەها ئەو کۆمەڵکوژی کە لە 22 ئاب لە شاری سلێمانی ڕوویدا هاتوین بۆ ئەوەی ئەیدانی ئەو خیانەتە گەورەیە بکەین کە لەلایەن بنەماڵی بارزانیەوە کرا کە گەورەترین خیانەتە لە مێژووی کورد کراوار و ئەو کۆمەڵکوژی کە لەلایەن بافڵ جەلا تاڵەبان و لاهور شەرجەنگیەوە کرا لە سلێمانی کە چەندین گەنجی بێتاوانی و لاوی کورد لاوی نیشتیمانمان لە هەردوو کاتەکەدا بە بێتاوان کوژران لەلایەن سەرانی بنەماڵی بارزانی و تاڵەبانیەوە هاتوین وارووا دەنگی خۆمان وەکو ڕۆژنامەنووسان چالاکوانان بگەێنینە دادگای بەریتانیا و هەروە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بۆی بکەرانی ئەو تاوانە بگەێنە بەردەم دادگا و هەروە بە سزای خۆیان بگەێنن بەڕوخێ دەسەڵاتی بنەماڵی و حیزبی خیانەتکار ئازادی بۆ گەل نیشتیمان کۆری مێژوویە کە پارتی دیموکراتی کوردستان بە هاوکاری بە سەرۆکایەتی مەسعود بەرزانی دەرحەق بە میلەتی کورد کرا ئەوە پەڵەیەکی ڕەشە بە میلەتی کوردەوە لە مێژوو ئامێنێتەوە بەداخەوە لە پاشەوەی کە ئێمە لە ساڵی 1990 بە هاوکاری هەموو هێزە کوردیەکان توانرا سوپای عێراق لە هەرێمی کوردستان وە دەرخرێ بۆ مەرامی سیاسی خۆیان بەداخەوە لە ساڵی 1994 کە شەڕی براکوژی دروست بوو لە ساڵی 1996 بە هاوکاری سوپای عێراق و پارتی دیموکراتی کوردستان توانی هەولێر داگیر بکە لە دەست یەکێتی و لە ڕۆژانی دواتریە بە هاوکاری تورکیا سوپای تورکیا توانی زۆربەی خاکی هەرێمی کوردستان دەست بەسەرا بگرێ زۆر بەداخەوە کە لەو ساڵانەوە ئەوە زیاتر لە 29 ساڵە تێپەڕیەوە بەسەر ئەو خیانەتە مێژوەیە سوپای تورکیا هەتا ئێستا لە خاکی هەرێمی کوردستان ماوەتەوە بنکەوبارەکەەکانی هەتا بێتەوتر و بەێسترەکە و بەرەو پێشتونی زیاترە ئەمەش دەرەنجامی ئەو سیاسەتە قێزەون و چەوتانەیە کە سیاست مەدارەکانی هەرێمی کوردستان بەرامبەر میلەتەکان کردویانە جگەلەوەی کە ئەمان ئەبێ بەڕاستی لە ڕابردووی خۆیان دەرزێک فێر بن من حەزمەکە لەم ڕۆژەیە یادی سەربەخۆی کوردستان بکەمەوە بەڵام لەم ڕۆژەیە من ئیدانەی ڕووداوێکەکەم قەزەوەترین ڕووداوە لە مێژووی دەسەڵاتی کوردیە لە سیوەکی ئابە ساڵی 1996 کە ڕوویدا و بە پاڵپشتی ڕژێمی بەعەز پەرلەمانی کوردستانیان داگیر کرد و هاتنە سەر شاری هەولێر و ئەویشان داگیر کرد و دەسەڵاتی یەکێتیان دەرکرد لەو شارەیە و چەندین ڕۆڵی گەنجی وڵاتیان بە کوشدا و بێسەر و شوێنیان کردن هەتاکو ئێستاش کەس نازانێت چارەنووسیان چی بەسەر هاتووە من لێرە ئیدانەیەکەم شەرمەزاری بۆ دەسەڵاتی کوردی بۆ دەسەڵاتی پارتی و بارزانی و بنەماڵەی تاڵەبانی هەروەها بەو ڕووداوە نەوەستاون ئێستاش هەر بەردەوام من لەو جۆرە خیانەت و ئاشبەتاڵ و تاوانکردنەیە چەند ڕۆژێ لەم و پێش لە سلێمانی بنەماڵەی تاڵەبانی پاڤێڵ تاڵەبانی دەستی کرد بە داگیرکردنی ئامۆزاکەی خۆی و دەسەڵاتەکەی ئەوی نێشت و ڕاپێکی زیندانی کرد و بێ یاسا و بێ قانونە خۆیان حاکم و هەموو شتێکی کوردستانن یاسا و قانون خۆیان دای ئەڕێژن و چەندین ڕۆڵەی کوردی تریان بە کوشدا بەبێ هیچ و لە پای هیچ شتێک بە بەلاش و تەنها ئەوان ئیش و کاریان ئەوەیە ڕۆڵەی کورد بە کوشت بن و سەرۆت و سامانی وڵات بۆ خۆیان بەرن وتەیەکی کوردی هەیە دەڵێن بە باو بە بۆران لە بەفر کەم دەبێتەوە کەواتە لە هەر خیانەتێکدا تەنها ڕۆڵەکانی کورد تیا دەچن و هیچی تر
سارا حاجی، وڵاتی بەریتانیا، کاردیف، BK4.